بەخشین. وەک چۆن بەهار سروش دەکا بە گوڵزار، ژیان دەڕازێنێتەوە بە خەندە و بە لالەزار. ئێمە لە بەخشین دەبینە بەهاری هەژاران و دەبینە پاییزی خەم و گەڵاڕێزانی گریان. خێرخوازانی خۆشەویست، دڵنیابن بەخشین هاوکاریەکانی ئێوە دەکاتە خوانی خۆشی و هێلانەی گەرم و ماڵی ئارام بۆ هەژارانی کوردستان. بەخشین بە هاوکاری ئێوە هەرچی خەمە دەیچنێتەوە و دەیکاتە پێکەنین و دەیدا لە ڕوخساریە و دایکەی خەفەت خەتی پەژارەی تێدا کێشاوە و ئایامێکە مەوای خەمە و خەندەی تێدا نەبیندراوە. لەسەر سفرەی هەر ماڵە هەژارێکە، لەگەڵ خشتی بونیاتنانی هەر ماڵێکە، سەدان دەستی بەرەو ئاسمان بەرەو لای خوا، سەدان دەستی پڕ لە نزا، سەدان دڵی پڕ لە کوڵیە وڵاتە بۆ ئێوە دەپاڕێتەوە. دڵنیابن لە ڕێگەی بەخشینەوە بەخشەندەیەکانی ئێوە دەگەنە شوێنی شیاوی خۆیان و ماڵە ساردەکان گەرم و گوڕ و خوانە خاڵیەکان پڕپڕ و هەژاران دەبوژێنێتەوە. دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەم پرۆژانە ڕادەگەیەنێت: دروستکردنی سێخان و بۆ بێباوک و هەژاران، دابینکردنی کورسی شەحن و هاوکاریکردنی کەم ئەندامان، هاوکاریکردنی کەسانی توشبوو بە نەخۆشیە درێژخایەنەکان، دابینکردنی خۆراک بۆ هەژاران، هاوکاریکردنی منداڵانی بێباوک، یارمەتی مادی بۆ هەژاران. ئێوەی خێرخواز هاوکارمان بن بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە. لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت.